ئێرە مزگەوتی بەهەشتە، شوێنی کۆبوونەوەی زۆربەی سەلەفیەکانی کوردستانە. ماوەی 9 ساڵە بە بەردەوامی و بە تایبەت ڕۆژانی هەینی ئێرە جمەی دێت لەو موسڵمانانەی هەڵگری بیری سەلەفین. لە ساڵی 2012شەوە عەبدولەتیف ئەحمەد وتاربێژی مزگەوتەکە دەکات، بەڵام ئێستا پاش هاوسەرگیریە نوێەکەی پێدەچێت کاریگەری لەسەر ژمارەی نوێژخوێنانی ئەم مزگەوتەش هەبێت. ژمارەیە گەنج لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بانگەشە بۆ ئەوە دەکەن کە ڕۆژی هەینی بەر لە کاتی نوێژ لە بەردەم مزگەوتی بەهەشت خۆپیشاندان ئەنجام دەدەن و ناهێڵن و تاری هەینی لەلایەن عەبدولەتیف ئەحمەدەوە پێشکەش برێت، بەڵام سەرپەرشتیاری مزگەوتەکە دەڵێت گوێ بەو دەنگۆیانە نادەن و ڕۆژی هەینیش عەبدولەتیف ئەحمەد پێش نوێژیان دەکات. هەر وەکو خۆی جومعە بەردەوامە و جومعەکەی ڕابردووش مامۆستا عەبدولەتیف جومعەی کردووە و ئەم جومعەیەش کە دوو بەیانیە هەر مامۆستا عەبدولەتیف جومعە کات و حقیقەت و واقعی چۆن بێ هەروە بوو بەردەوامی دەبێت ئینشاءڵڵا. ئێمە حکومەت ئاگادارەکەین کە با دەوری خۆی هەڵبسێن چکم حکومەت ئاسایشی دەوڵەت و ئاسایشی هەموو لایەکە نەکە مزگەوتی بەهەشت. پاش بڵاوبوونەوەی هەواڵی سێمین هاوسەرگیری دکتۆر عەبدولەتیف کاردانەوەی جیاواز لە نێوان چین و توێژەکانی کۆمەڵدا بڵاو بووە و ژمارێک مامۆستای ئاینی سەلەفیش لە ڕاگەیاندراوێکیاندا ڕایانگەیان کەس بە ڕێبەری سەلەفی نازانن لە کوردستان و جیانیشدا. لەسەر کاردانە و مانەوە نەمانەوەی دکتۆر عەبدولەتیف ئەحمەد لە وتاربێژی مزگەوتی بەهەشتدا وەزارەتی ئەوقاف دەڵێت هیچ لێپرسینەوەیەک لەگەڵ ئەو مامۆستا ئاینیە ناکرێت بۆ هۆی نەکەس داوای لابردنی کردووە لە وتاربێژی و نەپرۆسی هاوسەرگیریەکەی پەیوەندی بە مزگەوت و وەزارەتەوە هەیە. کەس داوای نەکردووە لە ئێمە بڵێ ئەو لا ببرێ لە وتاربێژی، تەنیا لە میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتەکان ئەم شتانە وروژێنرێ. ئێمەش حکوومەتین لەگەڵ ڕەسمیاتە تەعامولەکەین و ئێمە بەڕاستی چاوەڕێی یان وەڵامی پرسیاری ئیفتیرازی نادەینەوە. ئەم بابەتە تا ئێمە وایە بینین هیچ پەیوەندیی بە وەزارەتی ئەوقاف و بە وتار و بە مزگەوتەوە نییە. هاوسەرگیریەکەی عەبدولەتیف ئەحمەد چەند ڕۆژێکە بۆتە گەرمترین بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان و چەندین کاردانەوەی جیاوازی لێکەوتۆتەوە بە جۆرێک هەندێک پشگیری دەکەن و هەندێکیش هەڕەشەی خۆپیشاندان و کاردانەوە دەکەن. هاوسەرگیریەکەی دکتۆر عەبدولەتیف لە پرسێکی کەسیەوە بۆتە پرسێکی گشتی و پاش 4 ساڵ لە سەرپەرشتیکردنی سەلەفیەکانی کوردستان لە مزگەوتی بەهەشت ئێستا ژمارەیەک گەنج لە سلێمانی هەڕەشەی خۆپیشاندان دەکەن و دەڵێن ناهێڵین لە پێشنوێژیکردنی ئەم مزگەوتە بەردەوام بێت. دکتۆر عەبدولەتیفیش سوورە لەسەر پێشنوێژەکەی بۆ پێش بێت هێشتا دیار نییە چی ڕوودەدات و نیوەڕۆی ڕۆژی هەینی وەڵامەکەی دەردەکەوێت. هاوکاریاسین NRT سلێمانی.